على دوای پەیامەکەی مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر کە دوێنێ بۆ لایەنگرانی بڵاوی کردەوە ئیتر ئێستا خۆپیشاندانەکان گۆڕوتینێکی زیاتری تێدا کەوتۆتەوە لە بەغداوە بە تایبەتی کە داوای هەڵبژاردننی پێشوەختە و هەڵۆشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی ئێستا دەکرێت ئایامە تا چۆندە لە ڕووی یاسایی و دەستوریەوە ڕێگە پێدراوە و عراق دەخاتە بەردەم چە گۆڕانکاری و قۆناغێکی دیکەوە. بەڕێز دکتۆر سۆران عەلی شارەزای یاسایی و دەستوری لە سەدوی کوردستان 24 لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێی. ئەمە سەبارەت بە پەیامەکەی سەدر وە لێکەوتەکانی قسە بکەین. داوای هەڵۆشانەوەی پەرلەمان و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە کاتێکدا ئێستا حکوومەتی عێراق کاربڕێکەرە و دەمانگ تێدەپەڕێت هێشتا چارەنووسی هەڵبژاردننی پێشوو دیار نییە. ڕێکارە یاسایی و دەستوریەکان لەم بارەوە چینایە بە ئاسانی دەکرێت ئەمە؟ بەلای خۆی گەورە. هەڵبەتە چاڕوانکردن لەم لێکەوتە و دەرەنجامانی ئەم هەڵبژاردنەی دوایی لە عێراقدا کرا کە خولی پێنجەمی پەرلەمان بوو. ئەمانە چاوەڕێ دەکرا لەبەرەوەی تەواو جیاواز بوو لەگەڵ هەر چوار خولەکەی پێشووی پەرلەمانی عێراقدا لە دوای دروستبوونەوەی دەوڵەتی عێراقدا. گۆڕانکاریەکان و جیاوازیەکان لەوەیدا دەبینرا بۆ یەکەم جار بوو لە عێراق پەنا ببرێتە بەر هەڵبژاردنێکی پێشوەقت کاتی دەستوری خۆیدا نەبووە. ئەمەش دەرەنجامی ئەو خۆپیشاندان و فشارە بووە کە لە جادە و شارعی عێراقیدا هەبووە. دەبینین هەمان ئەم فشارە جارێککە لەسەر پەرلەمان و حکوومەتی عێراق تا دروست بووەتەوە. ئەو پەرلەمانەی کەوا ئێستا بە هەڵبژاردنێکی پێشکات دروست بووە ئێستا هەمان ئەو فشاری سەرجادەی بۆ دروست بووە بەڵام لەلایەن ڕەوتێکی ترەوە کە خاوەن جەماوەرێکی تری زیاترە و جەماوەرەکەشی خاوەن پابندیەکی زیاترە بە ڕەوتەکەیان و بە فەرمانی ئەوانەی کە سەرکردایەتیەکەن بە تایبەتی خودی خۆی سێ مقتەدا سەدر. لەبەر ئەوە ئێمە لە دەرەچە یاسایی و دەستوریەکان ڕەنگە بە تەواوەتی نەبێتە یەکلایی کەرەوە بوو ئەم بابەتە. دەرەچە یاساییەکان و ئەو ڕێگە دەستوریانەی کە ئەم ئاڵۆزیی تێدا چارەسەر دەکرێت ڕەنگە ئاسان نەبێ ڕێکەوتن لەسەری بە تایبەتی دوای کشانەوەی ڕۆتی سەدر لە پەرلەمان چونکە تاکە وێزگە بۆ هەڵوەشانەوەی ئەم پەرلەمانە و خولی کۆتایی هەڵبژاردنەکان و جارێکی کە پەنابردن بۆ هەڵبژاردننی پێشوەختە پێویستی بە بڕیارێکە لە خودی پەرلەمانەوە دەرچێت لە کاتێکدا ئەوەی کە بانگەوازی بۆ دەکا خۆی لە درەوەی پەرلەمانە بۆیە باشتر وابوو. بەڵێ 73 پەرلەمانتاری سەدر کشاونەتەوە جێگرەوەیان بۆ دیاری کراوە بەڵام وەکو باستان کرد هەڵوەشانەوەی پەرلەمان پێویستی بە 50 بە علاوەیەکی دەنگەکانی نێو پەرلەمانە. ئەمە ئێستا لە ڕووی یاساییەوە لە پەرلەمان دەکرێت؟ کێشەکە لەوەدایە ئەوەی کە کشاوەتەوە داوای دەکا و ئەوەی کە جێگەشی گردووەتەوە دەیەوێت دەرفەتێک بدۆزێتەوە بۆی حکوومەتی نوێی پێک بگرێ کە تەواوی ئەو کورسیانەی کەوا سەدر بەجێ هێشتووە لەلایەن نارەکانیەوە بەگەرکردووە لەبەرەوە زەحمەتە ئەوان بە ئاسانی بچنە ژێر ڕکێفی ئەم داواکاریە. بەڵام لە دەرەنجامیشدا مانەوەی ئەم حکوومەتە بەم جۆری ئێستش لە بەرژەوەندی هاوپەیمانی هەماهەنگی نییە لەبەروی نە حکوومەتەکەی ملکەچی ژێر دەسەڵاتی پەرلەمانەکەیەتی وەنە بەم شێوەیەش بێ دەهێلرێ پەرلەمانی عێراق درێژە بە کارەکانی خۆی بدا لە ڕێگەی یاسا و هەڵبژاردننی سەرۆکی کۆمار و دوایی پاشان ڕاستپاردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە کوردێکی ئێمە گەیشتوونێتە وێزگەیەک ئەو وێزگەیە بنبەستی دەستوری و یاسایی تێدا دروست بووە جگەل لە دەرەچەی سیاسی و ڕێکەوتن و ملکەزبوون بۆ هەندێ لە قوربانیدان بە بەرژەوەندی سیاسیەکان زەحمەتە لەم ئاڵۆزیە دەربچێ بە تایبەتی ئێستا بەریەکەوتنی بەرژەوەندە سیاسیەکان گەیشتوەتە ئاستێک چاوەڕوانی باشی لێ ناکرێت و ئەوەی سەدر داوای دەکات کاتێک باشتر بوو داوای بکردایە کە لە پەرلەمانی بەجێ نەهێشتایە چونکە ئەو کاتە دەنگی زیاتری تێدا بوو دەیتوانی بڕیاری تیا بدا بەڵام لە بەدیلەکەش یا لیستی نەیار بەرامبەری هەر ناتوانێت درێژە بە حکوومەتەکە بدا چونکە ئەم حکوومەتە حکوومەتی زۆرینەی پەرلەمانی نین لە عێراق. باشە هەڵبژاردنێکی پێشوەختە لە ئەنجامی خۆپیشاندان و داواکردنی هەڵبژاردننی پێشوەختەی پێشووتر و هەروەها حکوومەتێکی کاربڕێکەر ئەگەر بەم شێوازە ئەم بەردەوام بێت شرعیەتی دامەزراوەکانی حکوومەت چی بەسەردەدا ئەم حکوومەتە شرعیەتی ئەوەی هەیە داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکات شرعیەتی ئەوەی هەیە جارێکی دیکە دەست بۆ ئامادەکاریکردن بۆ هەڵبژاردنێکی پێشوەختە ببات لەم نێوانەدا ئاڵۆزیەکانی عێراق قوڵتر نابێتەوە؟ حقیقەتێک ئێمە شرعیەتی دەستوریمان هەیە و شرعیەتی ڕای گشتیشمان هەیە ئێستا خەریکە بەریەکتر دروستە بێت. ڕای گشتی و هێزەی هەیە؟ ڕای گشتی ئەگەر بەم جۆرە بێ پەخستنی دامەزراوە یاسایەکانی عێراقی لێ بکەوێتەوە نەهێرێ پرۆسەی دەستوری و سیاسی بەردەوام بێ دەگاتە ئاسێک ئەوە ڕای گشتی بە تایبەتی لە چەقی بڕیار و دەسەڵات لە عێراقدا دروست بووە کە بەغدادە شتێکی شاراوەژ نییە لایەنی دەسەڵاتدار لە عێراقدا کە حکوومەتی کازمیە نایەوێ ئەم بابەتە یەکلایی بێتەوە بەوەی کەوا حکوومەتی زۆرینەی ئێستای نەو پەرلەمان حکوومەت پێک بێنن بۆ لەبەرەوەی کەوا ئەوان
هیچ کاتێک ئاراسیان بە ئەوە نییە نوێکردنەوە بۆ حکوومەتی کازمی بکەن یاخود لایەنداری بە ئەوە بکەن کەوا بەرژەوەندیەکانی ئێستەی بەڕێکردنی حکوومەت لای کازمی لەژێر دەستی دەرنەچێت لەبەر ئەوە ئەگەر ئێستا بەم جۆری هەیە ئەوەی لەسەر جادەیە و ئەوەی کە پشگیریانەکەن لە هەندێک تەرەفی سیاسی نێو پەرلەمان لە دەرەنجامدا دوو بەریەکەوتن دروست دەبێت بەریەکەوتنێکیان لایەنێکە کە بانگەشی ئەوە دەکات دەیەوێت پارێزگاری بکە لە دامەزراوە دەستوورەکان لایەنی دووەمیش ئەوەیە جۆرێک لە شەرعیەتی سەر جادی لەگەڵایە و ڕای گشتی لەگەڵایە بەوەی کە ئێمە کاتێک زۆری نەبووینە عرقەلە خراوەتە بەردەم پرۆسی سیاسی و نەهێنراوە جێگەی شاراوەش نییە بەشێک لە مؤسساتی دەوڵەتی عێراق خۆی بەشدار بووە لە بنبەستنی پرۆسەی دەستوری و سیاسی لە عێراق لە پێش هەر هەمویانەوە دادگای باڵای فدرالی سەرەتای دروستکردنی ئەم بنبەستە سیاسی و دەستوریە بۆ لە عێراقدا بۆ یەکەم جار ببینرێ کە بەرزترین دامەزراوەی دەستوری دامەزراوەی دادوەری لە وڵاتاندا هۆکاری پەخستنی عملی دەستوری بن لە وڵاتەکەدا دەبینرێ دامەزراوەی دادوەری دەسووری لە وڵاتاندا بە دوای دەرەچەیەکەوە دەگەڕێ بۆ سەقامگیری سیاسی بۆ بەردەوامی پرۆسی سیاسی نەک پەخستنی باشەگەر بە کورتیش لە دوایین پرسیاردا وەڵام بدەیتەوە لەبارەی دۆخەی کێستا لە عێراق هەیە خۆپیشاندەرا لە نێو هۆڵی پەرلەمانی عێراقن کە باڵاترین دامەزراون لە عێراق و جێگەی بڕیارە بەڵام ئایا ئەنجامی هەڵبژاردنێکی دیکەدا متمانەی خەڵک بە پرۆسەی سیاسی لە عێراق دەمێنێت ئەمەوا ناکات کە ئیتر هەر کاتێک شەقام بیەوێ هەموو شتێک بە دڵی شەقام جێبەجێبێت و بجوڵێتەوە پرسیارێکی تر با من لە پرسیاری بەڕێستەوە بکەم دەڵێم ئەگەر هەڵبژاردننی پێشوەخت بێ چی لە پرۆسی سیاسی و نەخشە سازی عێراقدا دەگۆڕێ هەمان ئەو کارکتەرە سیاسیانە نین بەشدار دەبنەوە هەمان ئەو لایەنە سیاسیانە نین چێر ئەو ئەوانەی کە پرۆسی هەڵبژاردنەکە بەڕێوە دەبن ئەم ئەگەر هەڵبژاردننی پێشوەخت بکرێت لەبەرەوە دەرەنجامەکان ڕەنگە ئەو دەرەنجامە خەیاڵیە نەبێت کە چاوەڕوان بکرێت لە هەڵبژاردنێکی پێشوەختەیە تەواوی پرۆسی سیاسی لە عێراقدا دەگۆڕێت باشە بەڕێز دکتۆر سۆران عەلی شارەزای ئێستای دەستوری زۆر سپاس لە ستۆدیۆی کوردستان بستوار لەگەڵمان سپاس